بسم الله الرحمن الرحيم. إن المتقين في جنات وعيون آخذين ما آتاهم ربهم إنهم كانوا قبل ذلك محسنين. كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون. وفي أموالهم حق للسائل والمحروم. وفي الأرض آيات للموقنين. وفي أنفسكم أفلا تبصرون. وفي السماء رزقكم وما توعدون. فورب السماء والأرض إنه لحق مثل ما أنكم تنطقون. صدق الله العظيم. جزاك الله. أي بارك الله فيك، جزاك الله خيرا. إن شاء الله خذي خيرات بنفسد يا رب قربان. وإن شاء الله هر حرفك إش حرفة قرآن بيروس تخاندين وجا خدي بخير وبركة أخو وجا كده بچند خير أبو دونجوش إن شاء الله. شبت خير وبركة وشبت ليلة القدر. اللهم هر حرفك بچند خير يا أخو؟ دخير قربان. دخير. وتهيب رمضان بيروس ده من قرأ حرفا من كتاب الله فله حسنة، السامع والحسنة بعشر أمثالها. لا أقول ألف لام ميم حرف، ولكن ألف ألف حرف ولام حرف وميم حرف. أي بارك يعني السي خير بس ألف لام ميم. بسم الله الرحمن الرحيم. وجناب تفرمي نوزده بيتاس تكسط نوهت خير. الله. ما شاء الله. والسامع كالقارئ أو كسيك جيج رادقري. أي بارك أمان الله. أزريخ شوي ناري. السلام عليكم ورحمة الله وبركاته. وبركاته. سيدات جيان. إن شاء الله خدش راضي زور خوشحال بوم. قالوا قول جوانا أنا دوباره. ما مصطفى فرمان شواني عشان خودی حس کردید گل ما دبود گل ما مصطفى را داشتی بوان دنگن تایبت کو ان شاء الله خودی بوا بهلت إن شاء الله لخدمتك. وديف وجرا هر حصة او خير وبركته بوا بين يعني خيرك بردوامه نه بإذن إخوي. كبرا پاره هيدك توقف هندي دنيا هيدي بوي خيرنا نويسين ان شاء الله دنگت وجه افيت هاتينا ريكورد تو ماركرا لهر زيك إن شاء الله. لهر شوينك كابراك جدداتي هم طبعاً. الله خواهي بركة خواهي قوري قوري. عبدك خوش ويز ديارة خدمتي أو قرآني بيدك. الحمد لله. عليه والله بارك قربان. الله فيك. حتى استساندت ريكورد كرديات سنتو ماركرا بدنجي خود كإن شاء الله أها ختمتشي كامل. حاجی مامۆستا ئەمە لە 2016 ختمی کاملم بڵاو کردەوە الحەمدولله بەدەنجی خۆم. ما شاء الله. زیاتر لە 11 مەقامی تێدا بەکار هاتیە. الحەمدولله والشکر. بەڵێ مەقامی کوردی حتى مەقامی هەمایۆنم تێدا بەکارهێنا کە فەزلی خوای گەورە ختمی من یەکەم ختمە کە ئەو مەقامە کوردی تێدا بەکار بێت. أو ختمة هەمایۆن بەڵێ. لا بەڵێ. أو ختمة هر بناويتو لنا بلاتفورم فەرمان شوانی لە ناو یوتیوب لە پلەیلیست ختمی قورئان هەیە. إن شاء الله وكو مفاجأة بإذن إخوائي جورا وكو سبرايز ختمي دوم ما لري بإذن إخوائي سيد زوم تومار كرديا بأسلوبي عبد الكريم ديوان. أي ما شاء الله. كامل أوزاري إن شاء الله ما مستبى بإذن إخوائي. ما عداي الحمد لله والشكر أو مقاطعاني كلا إمامتي بشكل عراقي وصورتي كامل الله يهديك. أي بارك الله. الحمد لله والشكر. أنا إمام مصطفى فرمان شواني ليدن ليوتيوب سيرت الشكر. جورا لما قبولك يا ربي. برون لو ختان جبدنا أو دنقة تايبتانا تشيجي لو تلاواتنا ورقرن ختمي دوميش خواهي جورا بطاقة وقوة ما بداتي إن شاء الله. أويش براسي دعوة كاريش زوري للسربو بأسلوبه يدي أمش براسيش تشي دبي بكين كخلق جرا بقري ما مصطفى. جهان أسلوبي عبد الكريم ديوان. جيب ديني عند دواي. والله كيف والله ما استجيب ديني دواي دبدا صري ما مصطفى لا داشتي. يا الله. بسم الله الرحمن الرحيم.
ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد. جزاك الله بارك والد رازي ما مستجيب الله خدش ترازي اللهم امين خوا قبول اما انا او دنگانن ك الحمد لله وانا كضليه شش ببي ببرد لبر جناح بأقابون للدين وخير وصدقات يتر كجيلم دنگه تايبتانا بالقران خداي تبارك وتعالى فرمي الله نزل احسن الحديث كتابا متشابها تقشعر منه جلود الذين يخشون ربهم. لك جوان لقرآن دبي ناي خواي قورة دبي سبحان الله دري أو مويلة جسم يعني هي موي قيد دبي ثم تلين جلودهم وقلوبهم إلى ذكر الله. الله أكبر. إن شاء الله خدي ذكر خول برد ما شرين كتابي قبل سر أزمان ما مصدق أو دجارة قرآن خوانت في دنجة طيبات خو نكري من دز ببرنامج كي بيروي جمال لدنجة دبي هالنبي نعم والتولى بات لومن قارئ دواكاري لقارئه هي لومن بس يا الله. أعوذ بالله من الشيطان الرجيم وتولى عنهم وقال يا أسفا على يوسف وابيضت عيناه من الحزن فهو كظيم قالوا تالله تفتأ تذكر يوسف حتى تكون حرضا أو تكون من الهالكين قال إنما أشكو بثي وحزني إلى الله وأعلم من الله ما لا تعلمون يا بني يذهبوا فتحسسوا من يوسف وأخيه ولا تيأسوا من روح الله إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون. صدق الله العظيم. الله أي بارك الله فيك. ورزقتي ما مستعب قراءة الزور فيه سبحان الله زور كاكا مادام ويلي هات أو دواء لتو كرتو بيشتر دواء لذي كردية من لكاتي ديما سر بابتي قرآن خويندن ايوه دواء لا يكتب ويلي ذاك إن شاء الله بچهان قراءة بچهان تلاوة بچهان دنگ بچهان تقليد والله ها هر زارك كدواء لا يكتر دا كان شتيجي نويبي هاني شروبين همو معاملين شوفكم ملك تقليدي خوش إن شاء الله جناب ريكتي وأمش دكينة أو ليست ما مستريك يمزوز بيك دي الحمد يا الله بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. پاشیو افشوا پاشیو 24 ام دست بکین ان شاء الله خود خیره و همیا بنویسه تفید کد وی هیوا پیروز و مبارک داب طیبتیجی گلا جارا شاف و خو استراحت الخو حرام کری دا کب طیبتیجی مجیلی
طاعت و عبادت بن تا مجیلی قرآن خواندن بن ایشالله خوده جهوانا خوش کت اوه بار کرینش دفمه ایشالله جهوانا بحشت بت اوه بار کرینش دفمه و غراد دو هیکی کرین از فرجید بینم یعنی دست بکی جما مستار باری جی بیرامن پی اینا بری هم دست برنامه پیفکین دست بکین افروکه ایکش هفکارت مید عزیز کو برپرسه کو ریوبری کارگریا کردستان 24 کو بابوی وفات کریه کسا که شورشگر کسا که بتایبتیجی خود ناس کسا که بتایبتیجی کرد پرور بیاد شورشان دا پشک داری کریه جبوی رزگار کردن بتایبتیجی کردستان شورش نیکل دی فیک بتایبتیجی او مل شهیدین کو برینو که بتایبتیجی ادوره که دا شهید بوینه کو ایشالله جوان همیا به حجبت افروکاجی مخابنی و ادبواره که هات نوچون دا و غیر کری ایشالله جوانا به حجبت کو اوجی حاجی میرخانه ایشالله جوانا به حجبت المجلس وانا انه كي شلال دف شهيد واولياء بن بيك او شهيد طيبتيجي بله وكي وني هف كراجي ايماجا بيكن يعني اف هيفا بيروز مبارك شفيت بيروز مبارك ان شاء الله بر رحمه خد تعالى كتب انا لله وانا اليه راجعون ان شاء الله خد صبر بدتا همي مال باتا كيف كاسيت وانا امري خديت كري اللهم يعني ياد الايشه كسكي عزيز بلدري مروفي بتشت لي هر خد تعالى صبر ان العين لا تدمع بالضبط وإن القلب لا يحزن وإنا إلى فراقك يا أبي لمحزونون ولا يرضي إلا ما يقول ربنا إنا لله وإنا إليه راجعون هر أفا طيبة تجي بيوما وهر دي أفا إنا لله وإنا إليه راجعون وأم رازينا بهر تشتكي خدت انتركا مهمية أفشا خود حسكت باماده بون هر دو ما مستعد عزیز و ما مستعد که دیجی خود حسکت کدت گل مدابتم ده بحث بابته که مترسیدار کیم تایبتی جی کو بیا وحشک بو توا جهانه تایبتی جی السروی دمیدا و هما هیدی بدزیوه خودگهین تهمی ولاتکی خودگهین تهمی باجرکی اش سنورکی بو سنورکی دی تیتا و گواستن گلا جرا وقت بحثا سنورات تکرن و تینا تنکرن یکسر بیرامه المادات هجبر دید که مترسیافان مادین هجبر که دجمن مروفاتی الهر جهه که هبن چه جداهیت نیف برا هیچ آینه که هیچ نتوایی که نابیند اوه طیبتیج بازرگانی وان مادین هجبر که اشلا خود همی آشناف بد اشلا خود همی چه کت اگر چه نبن بلا بین اشناف برن او مترسیه نمینت ناف مروفاتی دا ما مستا مظفر زراری ملا مظفر زراری خود حس کت اف شودت گل مدابت ام خیرات نوی بکین بود ناوا برنامه پاشی و افشودا یا الله ما مستكرم که السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته يا أخوة بخير بإمام العالمين لهم الله شرازي فرمان جنباس السلام عليكم أستاذ جان حوال سونا كرمك رضا ما مستعد عزيز ودن خوش سباس عندكم نبي أتولي ربي ما مستوى عزيز ودن خوش كان يجلو خوش حال ونيا دانش يا أخوة بخير بإمام زور سباس فيقول لهم لا شرازي سباس عندكم زور بري قال خوش حالي فما دمونا تعرف شفا ما مستوى مش خوش حالهم إن شاء الله خذ خير وبنفست خدا لي درازي هر بينغوفا كوهين برا في مجلسي واتين إن شاء الله همي خير بتكاتشا وهين برا في مزقفتي بس آمين يا رب العالمين دف شرينية دست بيبكي دس خوش إن شاء الله دست بيكي جي شريني وختامه مسك دميدي قلق قصبك مخاراز لا قروا جير ولا يا رب خوبه وكو ما له بود دواي يوم لا ما مصطفى وكو ولا بخاتي جدي يا الله عافية إن شاء الله او هي شتي ما أبا عاف هكا خدينا كت ما حسبك برك بلشي بلق قصبك والله ويا ما مصدق على كلام بردك برعيبين دواي أما يكتش دي كده بيلود بينين بيبلق بي يا أخوة بخير بي دالي درازي بسباس ما وصل لقى رمضان تشونه الحمد لله زور بقى خلي كده بي بلين تشون بون وانيا أري والله وابرو كوتايا إن شاء الله خذ قبيلك إن شاء الله همي خير وبركة يا رب العالمين لهم الله قبولك إن شاء اللهم الله آمين اللهم آمين لم كوتايا جدا إن شاء الله أجري باداش الشيء ليلة القدر بقسمتها هم الله أكمامك اللهم آمين إن شاء الله بسم الله الرحمن الرحيم ودا دست بكين مادين هجبر وكي أفا نوكي هي أنا ظالم قال سردمي پیغمبري صلى الله عليه وسلم تني خمر و شراب هبينا ينجي مادات حصاجي هبينا دا أم هما شويري دست بكين كاتشوا بله هزركا صداصت بو همي مسلمانات چه بد هر تشتكي هندي سر دزدي كجي تبي هوش بكت كو ببنا مادين هجبر و مخدرات بيت ام تمامي خوجه دير كين و ام همي بحث بكين داخلك مترسيا في دجمن مروفاتيه بزانت بله سرتا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله دست خوششي زور لجناب دقم بارك الله فيك دست خوششي زور لو كنالا لو شاشة جواني دقم
کە ئەو ڕەمەزانە بەڕاستی ڕۆلێکی جوانتان نیشاندا یعنی بە جیاوازتر لەگە کەناڵەکانی دەتوانە بڵێم خەڵکتان دڵخۆش کرد نەک خەڵک دڵ ناخۆشکەن و هەستی خەڵک بریندار بکەن خۆشحاڵیشم لەگەر ئەو مامۆستا بەڕێزان و ئەو دەنگ خۆشانە دۆست و برادەر و عەزیزی منن خوای گەورە موفەقیان کە یا ڕەبی دیارە یەکێک لەو بابەتە ترسناکانە و مەترسیدارانەی لەسەر ئاستی جیهان لەسەر هەموو وڵاتان مەترسی هەیە و بە تایبەتی تریش وڵاتی خۆمان کوردستانی خۆشەویستمان بریتە لە مادەی هۆشبەر مادەی هۆشبەر وەکو شێخ الئیسلام ئیبن تەیمیە دەفەرمێ لە سەردەمی تەتار و مەغۆلەکان پەیدا بوو زیاتر لە سەردەمی پێغەمبەر نەبووە صلی الله عليه وسلم بەڵام ئەوەی کە گرینگە ئێمە بین ڕوونی کەینەوە ئایا مادەی هۆشبەر لە ڕوانگەی قورئان و سنەتەوە چونکە ئێمە خەمڕمان هەیە بە ئایەت بە نەسی قورئانی پیرۆز حەرام کرایە و بە نەسی فەرموودەی پێغەمبەری صلی الله عليه وسلم حەرام کراوە بەڵام مادەی هۆشبەر کە لە ماوەی چەند سەدەیەکی تر پەیدا بووە و لە زمانی پێغەمبەر نەبووە صلی الله عليه وسلم ئایا هەمان حکمی هەیە یان نا بێگومان ئێمە کۆمەڵێک ئاەتی پیرۆزی قورئانمان هەیە کە بەڵگەیە لەسەر ئەوەی ئاگاداری ئەو گەنجە جوانانەمان بکەینەوە ئەوانەی کە مدمینن ئەوانەی کەوە خوای گەورە هیدایەتیاندا تووشیان بە تووشی ئەو دەرمانە پیسە بووە ئەو ڤایرۆسە پیسە بووە ئاگاداریان کەینەوە لە چەندین ئاەتان رب العالمین دەفەرمێ ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما خوتان مەکوژن بەدەستی خۆتان چکە رب العالمین ڕەحم و بەزەیی بە ئێوە کردێ کە ئەو ژیانەی بە ئێوە داوە خۆشیەکانی ژیانی بە ئێوە داوە ئینجا لە ئاەتێشترا رب العالمین دەفەرمێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بەدەستی خۆتان مەفەوتێنن تووشی هیلاکەت مەکەن ئەو کەسەی مادەی هۆشبەر بەکاردێنی بەدەستی خۆی ماڵی خۆی وەیران دەکات ژیانی خێزانەکەی بەڵێ إنجا آياتي تريمان يا رب العالمين فرمى ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث رب العالمين هرسيش تيباك وشاك وحلالا بوي حلال كردي خاوين حلالي كردي هرسيش تبي سكانة كزيان بمروف دقيني بجستو بجان من دقيني رب العالمين حرامي كردي بين السفر مدكاني بيغمبر صلى الله عليه وسلم يعني خالية كم دموي وكستوبيك ببكار هيرناني أو مادية بدم أواني كمدمين أواني كآلودن جاري وهي ما مسجان لو أنا بلين آتي لسنية لو أنا بلين فرمودي لسنية لو أنا بلين لقر خمرة جوازية لقر عرقة پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي خمر الخبائثة يعني داچی هەموو گوناح و تاوانەکانە لە فەرمودەی ترا فەرمێ ئارەق خواردنەوە کلیلی کردنەوەی هەموو دەرگای ئاشوب و خراپەکانە بەڵام باوەڕ بفەرمونون لە خەمر لە ئارەق خراپتر ئەو مادە هۆشبەرانەیە لەبەر ئەوەی مامۆستا فەرمودەیەکمان هەیە ئەگەر ئاماژە بە فەرمودێکم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ كل مسكر خمر وكل مسكر حرام ما حرم كثيره فقليله حرام طبعا هو لصحيح البخاري ذات ولا سنن ابو داود ذات فرموده كان بطريق صحيح وارد بنا پیغمبر صلی الله علیه و سلم فرمي هر شتێک ئینسان ببێتە مای ئەوەی هۆشی ببا بێهۆش بکرێ عقل لە دەست بدەیت ئەوە چییە دەفەرمێ ئەوە عرقە خەمان حکمی خەمری هەیە و دەفەرمێ خەمریش حرامە کەواتە ئەوەی زۆریەکەی حرام بێ کەمیەکەشی حرامە ئەگەر یەک قم لێ دانیش بێ ئەگەر یەک دەرزی لە خۆ دانیش بێ پێسەر خۆش نابم زۆر کەسێ فێر لە خۆی دەگا عزر دێنتەوە وەڵام پێ سەرخۆش نام لە قەلبم دەکەوی کەمێک دەخۆم ئازۆری ناخۆم جەوم پێ ساف دەکەم یعنی جەو بە هیچ ساف نابی ئیلا بۆی ساف دەبی ماڵی خۆت وێران ئەی بارەکە الله فیک باوەڕ ناکەم بە تایبەت لە بە دووەدەچوونەکانیش باس کراوە یەکێک یەکسەر ببتە تریاک خۆر جوانە یەکسەر بچی دەرزی لێدا یەکسەر بچی حەب بخوە حتمما قۆناغەکانی پێش ئەوە هەر کە کەسێک بزەبێت مقدمات هەیە پێش ئەوە هەیە مەسەڵەن کەسێک ئیتر دەست بە تریاک خواردن بکات سوزانم حەب لێ بدا هەر شتێک بی خودێ مەش هەمیە پۆرێزت بۆ ئەوەی نەکەوینە ئەو سنوورە ئایا پێش ئەوانە چین بۆ ئەوەی گەنجەکانمان زۆر ئاگادار بن نزیکی ئەو شتانە نەبنەوە کە دەبنە ڕێک خۆشکەر ئاخری خوانەکە ببنە ئاڵوودەبوونی مادەی هۆشبەر کۆمەڵێک هۆکارمان هەیە کۆمەڵێک ئەسبابمان هەیە بەڕاستی پێویستە ئێمە ئاگاداریەکی تەواو بە هەموو ئەو ئازیزانە بدەن ئینشاڵڵا کە گیان لە ئێمەیە هۆکاری یەکەم بە دەرەجەیەک هاوڕێی خراپە هاوڕێی خراپ ئوستاز بەرەو شوێنی خراپ دەدبا بە پێی ئەو دیراسات و توێژینەوانەی کە من خوێنمەوە دەڵێ 180 ئەوەی تووشی بە تووشی مادەی هۆشبەر دەبێ
تووشی ئەو کاری سێ دەبێت لە ڕێ هاوڕێی خراپەوە لا اله الا الله تەکلیف لێ دەکە داوا لێ دەکە وەرە با بچینە ئەو کافتریا بچینە ئەو نادیە بچینە ئەو باڕە دەی لە بۆ دادەنێت حتا برادر هەیە دەڵێ وەڵڵاهی نەمزانێ مادەی هۆشبەر چ بوو هاتە لای من دەڵێ پێی گوتی مەکوورە بەس یەک قومی لێ دەشتی وا خۆش نییە دەڵێ وام زانانی ئەگە قومەک لێ بدەم یان بۆ نەچی بکەم ئەم دەسمە باشێ ئەو نمونانە کە باز دەکەی هەیە مەسەلەن بەخۆی ئاڵوودەبووی مادەی هۆشبەر بووبی پێشتر تەرکی کردبی بە توی گوتبی کاکە ئەوم بەسەر هاتووە مامۆستا گیان بەو ڕێگەوە بووە بەڵێ کەیسی زۆر یعنی دڵتەزێنم لەلایە ئوستاذ لەم کوردستانی خۆمان یعنی هەر هاتە لای من نەک بڵێ ئیدادگاوی ئاسایشە هەر هاتە لای من ینی الحەمدولله زۆر جاری وایە ڕۆڵم هەبووە لەوەی کەوا تۆبە بکەم بەو جۆرە کەسانە یعنی بیان ژێڕمەوە بگەڕێنەوە دەست لەو کارە خراپە یارگرن یەک لەو کەیسانە زۆر دڵی تەزاندم یعنی دڵی ئازاردام ڕۆژێشان ژن و پیاوێک هاتن ئافرێتەکە تەمەنی 12 ساڵان بوو 12 ساڵ منداڵێکی بە باوەشی وە بوو زۆرم لاسەی بوو یعنی ئافرێت 12 ساڵ بی منداڵی بە باوەشی وەبی زۆرم لاسەی بوو لەوەی سەیرتر ئەمن پرسیارم لێ کرد تم ئەو منداڵە هی جەنابتە گوتین مامۆستا هی منە بەڵام لە 4 پیاوانە لە 4 پیاوانە بۆ توی باس کرد من لە ماڵی من باسی کردیا لەوە سەیرتر لە پیاوەکەم پرسیات و چۆن ئەو ژنەتی نایە گوتی مامۆستا ئەوە ژنی دووەممە گوتم چۆن ژنی دووەمەتی نایە گوتی مامۆستا ئەوە عایلەکی ئاوانە مدمینن ئالوودەبوون بە مادەی هۆشبەرەوە ڕەوشت و ئەخلاقیان قیمیان لە دەستداوە حاشە لە ڕووی جەنابدان و بینەران گوتی مامۆستا ئەو منداڵی لە باوەشیتی بە 100,000 کڕیتۆ لێ ئەو کارە سادەی تم ئەو ژنە چۆنی ناگوتی وەڵڵا ئەو ژنە بەو مەرجەم هینایە لە لەشفرۆشی ڕزگارم کردیا لە کچەکەم برسی چۆن یعنی هەتا دایکیشی هاتە ناو بابەتەکەی گوتم چۆن یعنی گوتی مامۆستا واللهی باوکی من بە دەیان جار 4 پیاو بە بەردەوامی دەیهینا لە حەوشە معاملەی لەگەر دەکردن دەیناردە ژوورەوە فی سەبیلی ئەوەی ئەو مادە پیسە بەکار ئەوە کارە ساتی گەورەیە کەواتە تۆ ئەگەر کەسی خراپت گەیاندە کەسی باشیش کەسە باشەکەی تێک دەدادن بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی المرء على دین خەلیلی ئینسان لەسەر دینی برادری هاوڕێکەی خۆیەتی من یەک لەو کێشانەی کە تێیدا بەشدار بم ئافرەتێک گوتی مامۆستا پیاوەکەم ئەهلی جمعە و جەماعات بوو ئەهلی مزگەوت بوو ڕێک و پێک بوو مامۆستا وای لێ هات ژیانمان هەمووی لە دەستدا فێری مەشروب بوو فێری ئەو مادە مخدراتوانە بوو گوتم بەسی وای لێ هات تەنها بەڕێی برادری خراپ هاوڕێی خراپ قوربان هەندێک هاوڕێ هەیە وەک پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئینسانی ئیماندار کە دەیبینی خوات بەبیر دێتەوە بەسەلەن سیمای جوان دەیبینی دڵت دەستە شتی جوان دڵت دەستە کاری جوان هەندێک شکل و شێوازیش هەیە کە دەیبینی ئۆتۆماتیکیان بیر لە کاری خراپ دەکەیتەوە ئەوە هۆکاری یەکەم برادری ئەوە لەسەری ڕاوستین ئەوە زۆر گرنگە هەر کەسێک هەر گەنجێک هەر کچێک هەر کوڕێک لەلایە خۆ زۆر ئاگاداری برادری خۆی بی ئایا چ دەکات چێوە دەڕوە ئەگەر دەزانی باشە لەگەڵی بەردەوامە ئەگەر شکت لەسەری هەیە گۆمات لەسەری هەوڵ بدە باشێک ئەگەر نا لی دوورکەوە کۆچەوە ئاەتت قورئانە پیرۆزی یعنی خودت تعالی یعنی نۆف ئاەتت قورئانە پیرۆز تایبەتیژی دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم يوم يعض الظالم على يديه ويقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا أي بارك الله روزك دادي أو بنجاني أو دجازي دل خوزق لقى أبرادران من يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو أي بارك الله فيك ما مصطفى فرمان بلا قربان في دنج خوي طيبات أو آيات طيبات تجي أماجة برادر خرابت كن لكان سورة يا مصطفى سورة الفرقان ما هي سورة الزخرف أي بارك الله فيك بۆەوەی گوداریۆڤۆن چەند ئاەتت قورئانە پیرۆز بکەین پشتینگە بچینە هۆکاری دووەم هۆکار لەگەڵ بڕۆین یەکێک نەڵێ وڵڵا یەکسەر یەکێک شتەکەم دەداتێ و مخەدەراتەوە بزانە پێشتر شتی دیکە هەیە وەکو مامۆستاش ئاماژەی پێکرد کە برادری خراپ دەبتە هەلاکەتێ یا الله بسم الله الرحمن الرحیم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين
يا عباد لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون وتلك الجنة التي أورثتموها بما كنتم تعملون لكم فيها فاكهة كثيرة منها تأكلون إن المجرمين في عذاب جهنم خالدون لا يفتر عنهم وهم فيه مبلسون وما ظلمناهم ولكن كانوا هم الظالمين ونادوا يا مالك ليقض علينا ربك قال إنكم ماكثون لقد جئناكم بالحق ولكن أكثركم للحق كارهون. إن شاء الله أجمع إن شاء الله مستجاب والد الرازي يا رب. الله الرحمن الرحيم ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا صدق الله العظيم. بارك الله فيكم جزاك الله خيرا جزاك الله خيرا وهردك إن شاء الله إن شاء الله خذي خرابن ويست بتشنا بحشتي يا ربي ديلي برادر خرابن ما مستجان يعني هو بالنصي آياتكاني قرآني بيروس أو آيات جوانا سبحان الله بهموشي وياك يعني إنسان دبات الناو شتيشي كرداري واقعي شي عملي بالضبط زور كاريجرا ومدوارم أواني كجيان ليا خوي تعالى دفرمي ألم يعني للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله براسي كاتي أو يدلكان يا رابس لكي براسي كاتي أو لو شو بيروزانا دا دس هالقرن لو كارقي زونا أي بارك الله فيك بله أو كسيك خوانك برادري شي خرابي توجبو جوان ترياك خورا مخدرة وردقرت بوزرقونية بيتكت بله أو خوي لي دور خستوا بله بلام كارك قورك كذا بها ممان بيكوبين أو كسج لمخدراتي دور خينوا بالتأكيد كهر ناكري بج لكسيك بكين بونمونه حتى أجر بازرقاني جبي يعني ترياك خورا يعني تزانم هرشتك بلين كاكا أو خرابة بها ممان لي دور كوينوا ناكري ببيتشوانا شون هاوكاري أو كسب كين أما زور زياتر زورتر خوم لو جورا كسانا نزيق دكمو أو زار ريقا بو أوي باسكين بو أوي خلقي جاقا داربي أجر يكيش برادري شي خرابي هي توشي مخدرات وتوشي ترياك خواردن بو توشي حب خواردن ودرزي بو بيويستي بوي هاوكاري بكين بيويستي بوي خومان لي نزيق كينوا بيويستي برين مايا بيويستي بقصي خيره وشي إمامي مالك بالرضا ورحمة إخوائي لي بيدا فمن روجك كابريا شاندين بس يشارة كان لي عند دا
فەرمووی ئەو کابرای چی کردێ بۆ لێ دەدەن گوتیان یا ئیمام لێگەڕێ وەڵڵا ئەگەر دەزانین لەگەرەمەوەری دەگەڕێ یا الله گوتی چی کردە پێم بڵێن یا ئیمام الله ئەوە مەشروبی خواردە فەرمی با پرسیارێک لێ بکەم ئەگەر کەسێک بکەوێتە ناو چاڵێک ناو بیرێک ئێوە بەردبارانی دەگەن یان گوریسێک شۆڕ دەکەنەوە دەستی بۆ شۆڕ دەکەنەوە دەری بینین وەڵا یا ئیمام دەبی دەستی شۆڕکەینەوە گوریس شۆڕکەینەوە دەری بینین فەرمی ئەوە کەوتە ناو چاڵەجی ناو بیرێکی دەبی ڕزگاری بکەین ئەوجا ئەوانەی کە ئاڵوودە بوون بە مادەی هۆشبەرە بەڕاستی وا حەز دەکەن یعنی لە شوێنێکی زۆر داخراودان زۆر بێ ئومێدن زۆر بێ متمانن ئێمە ئەگەر تەمەشای جیهام بکەن بە شێوەیەکی گشتی یعنی لە ویلایەتەکانی ئەمریکا چەند جادە و شەقامەیە لە یوتیوب لێدا ئەوانەی کە سەردانی ئەو ویلایەتانەی ئەمریکا و ئەوروپیان کردیا وەکو زۆمبیان لێ هاتیە یعنی بەسەر جادەکان دەکەون شەو لەسەر شەقامەکان دەنون بێهێزن لاوازن جێژن هێڕن یعنی هیچ ئیسیفادە و ئەوەشیان پێوە نەماوە ئەوجا حەزم لێە زۆر تەرکیز لەسەر هۆکاری توشبوون بکەینەوە یەک لە پرسیارەکان گوتمان برادر بوو برادری خراپ دووەمینیان دایک و باوکە دایک و باوک بەرپرسیارەتێکی زۆر گەورەیان لەسەر ئەستۆدایە ئەگەر هەر یەک لەوانە خراپ بوو ئەوە خێزان دەکەوێتە مەترسیەوە بەرەو هەڵوەشانەوە دەچێت نمونەیەکی واقعی بینە ئۆستاژیان یەک لەو کەیسانێ هاتە لای من ئافرەتێکی بەڕێز بوو ڕۆژێک هات گریا گوتی مامەستا کچەکەی خۆم بە 13 ساڵی بەمێردایە 13 ساڵی 12 ساڵی بەڕاستی بەشدانی مێرکردنی نییە گوتم لەبەرچی دایوات کە دەگوتی مامۆستا پیاوەکەم ئاڵوودە و مدمین بوو بە مادەی هۆشبەر و ئارە خواردن و قمار و ئەو بابەتانە گوتم لەبەرچی یعنی چی کرد کێشەی چ بوو مامۆستا ئەوەندە مدمین ببوو ئەوەی ماڵ بوو لە پێناویدانە سیارەی لە پێناویدانە ئیش و کاری واز دەهینا گوتی گەیشتە ئەو ئەندازەی شەوەشیان کاتژمێر 2 شەو بوو لە دەرگایاندا ئەمنیش گوتم خۆیان بەو نیوەشەوەی چێوە مع العلم ئەو کابرایان ناچەوە ماڵەوە دەبی شێوی ئەوانە لە دەرگایاندایە گوی دەرگام کردەوە دووسێ پیاوی بێسەروبەر بوون دوو لە ڕووی جەنابتان و بینەران فەرم و کاکە چیشتانەیە گوتیان وەڵا پیاوەکەی جەنابت هەستەیە لەگەر ئێمە قماری کردیە لەسەر ئەو کچە جەعیرەکە لە ماڵەوەی هەیە یا الله یعنی خوای گەورە پەنامان بدە یا رب العالمین ئەوە ئەگەر دایک و باب بەو شێوازەی بوو ئەوە هاتیە لای تو ئەوە لای منە لەو کوردستانە خۆی کردووە بە خۆم ئاگادارم یارمەتیشم دایە قوربان ڕزگارم کردیا ڕێم لە بۆ دانای ئەو شتە مەکە باشە نمونێشتر خەڵکێکیش بێ ئاگا لەوەی کە ئەوەندە شتەکە مەترسیدارن مەسەلەن بۆ نمونە لە ماڵێک کە الحەمدوللیلا هیچ شتێکی وای تێدانێ وا دەزانی ئەم بابەتانە کە باز دەکرێ زۆر دوورە لە ئەوان بەداخەوە مەسەن دەڵێن کورێ کاکە هیزنیە ڕێژەکە کەمە هەموو تاکێکی خێزانی ئەو وڵاتە هەیە زیاتر لەسەر ئەوانەی کە پابندن بەدین ئەمن خێزانێکی جوانم بەختەوە پەروەردەکردی مامۆستا فەرمان مامۆستا دەشتی مەترسی گەورەی لەسەر ئێمەیە ئەوەی بابردیتی بردیتی بەس ئەوەی مایە ئەو دەبی خۆڕاگەربی دەبی ئەوانەی تر بین تۆ سەر ڕێگا باوەڕکە مامۆستای بەڕێ زۆر جار گوتومە بەرنامەم زۆر جار کردیە لەسەر ئەوە لە خوتبەکان زۆر باسم کردیا من یەک لەو کەسانم کە زۆر گرنگی بەو بابەتە دەدەم باوەڕکە بەخۆم چیمە بەڕێ و بەرایەتی ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەر دەستخۆشم لە مدیرەکە کردووە پێم گوتینە بە پارەی خۆم بە سیارەی خۆم بەو دوو کەلیمەی دەزانم ئامادەم هەفتانە ڕۆژێکم لەوە دابنێن ئەوانە غەسڵ دەماغیان بکەین هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی توبی پزیشکیەوە کاری حکوومەتێن و کە چاوت بینی ئەوێت وی بۆری بەبێ پارە یعنی حەز دەکەم ئەوە مەترسی لەسەر کوڕەکەی من هەیە لەسەر کچەکەی من هەیە ئەوە وەکو گەوارەیەکە وەکو بارانێکە یعنی باش و خراپ دەگرێتەوە یعنی مەترسیێکی زۆر گەورەیە اینجا مامۆستا دەشتی خەڵک دەبی هەمووی ئەوە بزانی بەس بە بەڕێ و بەرایەتیەک ئەو شتە ڕوبەڕووی ناکرێتەوە بنبڕ ناگرێتەوە هەمومان پێک دەبی هەمومان بێکەوە هەموو تاکێکی هاوڵاتی لە سەرکردە و سەرۆکەکانمانەوە هەتا دێتە خوارەوە دەبێت دڵسۆزی وڵاتمان بین من لێرەوە دەرم لەو کەناڵە جوانە کوردستان لە بەردەم مەترسیەکی زۆر گەورەدایە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی بێهۆشی و عقل لە دەستدانی گەنجەکانمانەوە عقلمان لە دەستدا دوژمن بەسەرمان دازاڵ دەبێت من وڵاتی خۆم خۆش دەوێت ئەو کوردستانەی ئێمە باشە ئێمە بەوە پێشکەوتوو دەبین ئەگە کولتور و ئەخلاق و قیام و دینی خۆمان لە دەست بدەین بە پێچەوانەوە با تەحەفوز بکەین پارێزگاری بکەین لەو ئەخلاقە جوانە و لەو کلتورە جوانەی ئیسلامی کە هەمانە بیپارێزین بۆچی هەولێر بەوە ناسراوە بێ مخەدەراتی زۆرە بۆچی هەولێر و کوردستان بەوە ناسراوە بێ کە لەش فرۆشی تێدا بێتن بۆچی هەندێک شوێن زەق بکرێتەوە بکرێتە ڕەمز
بۆ تعریفکردن و پێناسەکردنی خەڵکێکی مسلمان و خەڵکێکی بە ئەخلاق و ڕێک و پێکەوە بە هەموو ئاین و ئایدۆلۆژیا کاوانەوە نەگەر لە بۆ مسلمانان لە بۆ مەسیحی لە بۆ یەزیدی لە بۆ هەموو لایەنێکی زەرەری هەیەەوە دژمنی مرۆڤەتی لە هەر شوێنێکە لە هەر کاتێک ئیمامی حەسەنی بەسری قسەیەکی جوانیە دەفەرمێ ئەگەر عەقڵ کردن و فرۆشتنی پێکرابایە خەڵک پارەی زۆری پێدەدا بەڵام سیر لەوەدایە کەسێک هێندە نەزان و گەمژە بێ عەقڵی خۆی بە بەلاش بفرۆشی بە پارەی خۆی عەقڵی لەدەست بدا ئیمامی عەلی وتێشی تری جوانیە دەفەرمێ مرۆڤ ئەگەر ماڵی لەدەستدا هیچی لەدەست نەداوە ماڵ دەبێتەوە بەڵام مرۆڤ ئەگەر تەندروستیشی لەدەستدا هەندێکی لەدەستداوە بەس ئەگەر ئەخلاق و بەها و ڕەوشت لەدەستدا هەموو شتێکی ژیان کۆتایی دەهات دە یەکەم زەنجی لێدانی تێکچوونی خێزان و زۆربوونی ڕێژەی تەلاق و لە دەستدانی ژیان و خۆکوشتن و فەشەلهێلانی ژیانت ئاڵوودەبوونە بەو مادە هۆشبەرانە نمونەیەکی تر بۆ جەنابەت باس کە ڕۆڵی دایک و باوک زۆر گرنگە دایک و باوک چەندە تەبابن چەندە خەمخۆری منداڵەکانیان بن ئەو خێزانە زۆر بە جوانی پەروەردە دەبێت ئاماژەش بۆش بکەم مامۆستا مەسەلەن منداڵەکانی خێزانێک دایک و باب ئەویشان ئاگیان لێ هەتا سەعات 1 و 2 شەو بۆ نمونە بە خەبەرن کوڕەکەشیان نەهاتوتۆیان هەتا کچەکەشیان مەسەن ئێستا ئەویش بوویتە مودێل هەتا درەنگە شەو دەڵێ لە کافتەریا ئەوانە ئەمە هەتا چڕادە مەترسیدار داک و باو دەڵێن کورێک ئازادن گەورە بووینە با بە کەیفی خۆیان ژیان بکەن من مەبەستم لە باوکە مامۆستایەک لە مەکتەبێک بۆی ژێڕام لە قوتابخانەیەک مامۆستای سەرەتایی مەبەستم لە ڕۆلی باوکە دەڵێ بۆی جێڕامەوە بەخۆی لە بۆ میژێڕاوە گوتی مامۆستا ڕۆژێک قوتابیەکمان لە مەکتەب موبایلی هینابوو سەفی 6 سەرەتایی پۆلی 6 سەرەتایی تی موبایلی هینابوو ئەمیش موبایلەکەم لێ وەرگرت گوتم ناگرێت تەڵەبە موبایل قوتابی بینتە قوتابخانە ونیە ئەو قانونە یاسایە وەڵام موبایلەکەم لێ وەرگرت تەمەشام کرد ناو موبایلەکەی پڕ ئەفلامی ڕوت و قوت و ئەفلامی خلعی بێسەر وبەر بوو بەو منداڵیەی مامۆستا هەیە تەڵەبەی قوتابی گرتیە وەک کاتێک کە شریتی سیدی باوی دەڵێ مامۆستا 300 شریتی خلاعی و سکسی هینایتە مەکتەب بۆ قوتابیەکە ئەو وڵاتە لە بەردەم مەترسیەکی زۆر گەورەدایە دەبێ ئەمە بزانین با مەعاش نەبێ با پارەکەم بێتن با وەزعمان خراپێ بەس ئەخلاق لەدەست نەدەین ئەخلاق و کەڕامەت ئەگەر لەدەستدا هەموو شەشی لەدەست دەدەین تی منیش پێم گوت بڕۆ بانجی با بکە ڕۆلی باوک زۆر میمە گوتی باوکی هاتەوێن دەرێ لە ئیدارەی پرسیاری لێ بکەین ئەو کوڕی جەنابەت ئەو موبایلەی ئاگاداریانە تی لێمان برسی ئەوە کوڕی جەنابەتە گوتی بەڵێ ئەو موبایلە ئاگاداری موبایلێکی پێەیە وتی چی بڵێ باوکەکە باشە وتی کوڕم عیب ناکەی ئەو موبایلی بابەتی لایە کوڕم عیب ناکەی موبایلی بابەتی لایە کارەساتە گەورەکە ئەو زمانی خۆمان گەستەوە من لم يكن لنفسه فكيف يكون لغيره ئەگەر باوکو دایک نەبوو ژیان وێران دەبی قوربان ئەوەندە کەیسم لەلایە وەڵڵا جاروێ لە ماڵێ دانیشتیمە دەگریم لە بۆ ئەو خەڵکەی جارێشتر ئافرەتێک هات ئافرەتێک هات لەگەر کچەکەی بوون پێکەوە هات گریا گوتی مامۆستا تو ئەو خوای ئەگەر یارمەتیەکەم دەی دەمەوێت بگەڕێمەوە تۆبەی بکەم گوتم چت کردووە يعني ئەوانە هەمووی واقعیە بە دەلیل و بەڵگا والله على ما نقول وكيل بۆیش دەڵێن بە ئەوەی خەڵک بزانێ ئەخلاق لە بەردەم مەترسیەکی زۆر گەورەدایە کچێکی لەگەر دابوو 14 ساڵان کچێکی جوان و جوانکی لە تازە پێدەگەیشت ئافرەتەکە دیار بوو یعنی زۆر تعبان و مادی دیار بوو خوشتی من چیە مشکلات گوتی مامۆستا پیاوەکەم یەقەمبەر نادا دەمێت تۆبە بکەم بگەڕێمەوە دەسمە سەر بەرماڵ سەر دوگورت تف لە خۆم دەکەمەوە گوتم بۆ تی مامۆستا پیاوەکەم ئالوودەیە بەو مادە هۆشبەر و مخەدەرات و ئەوانەوە گوتم چۆندایە تی مامۆستا دەچی نەفەری پیاوی دەینتەوە ماڵەوە لە حەوشە خۆی دەنوێنی پیاوەکەی بە زۆری دێنێتە ژۆرێ خراپەی لەگەرە مندا بکە بە کرێم دەداتەوە بە پارە یعنی ئەوە بزانە ئەگەر باوکێک ئەوە باوکایەتی بیتم بەڕێزەکانم بۆیە باز دەکەم ئەو عایلە چۆن پەروەردە دەبێت ئافرەتێکی تر هاتە لای من ڕۆژێک لەگەر کچەکەی واللهی چۆن دەڵێم ئاوا بوو عینە کچێکی جاعری لەگەدا کچەکەی دەگریا گوتم دادا ئەوە مشکلەتان چیە مەبەستم لە ڕۆلی دایک و باوکە ئەوە مشکلەتان چییە کێشەتان چیە بۆ دەگریان گوتی مامۆستا خەفەت زۆر دەخۆم گوتم چۆن گوتی ئەوە بابی منداڵەکەش دەیگوتی دەیگو باشە بابم ئاوا بکە دەبێ مەچی بکەین چی کردیا تی مامۆستا بابمان دەوڵەمەندە وەزعی باشە کوڕی بەژن و ماڵە کچی بە مێردا گوتم گوتی فێری کاری نێربازوی لیواتە بووە
چووە لە مەزرعەی مندار و هەرزەکار و ئەوانەی بردێ خراپە و لیواتەی لەگەکردینە من لە جەنابەت دەبرسم لەو مامۆستا بەڕێزانە دەبرسم باشە ئەو خێزانە چۆن پەروەردە دەکرێت ئەو خێزانە چۆن لە بناغی ڕاوێران نابی ئەی باوکێک ئەگەر کوڕەکەی نوێژینەکە بڕێ ڕۆ لە گیان نوێژت بکە ڕۆ لە گیان درۆ مەکە ڕۆ لە گیان دەستپاک بە ڕۆ لە گیان بەلای کاری خراپدا مەڕۆ ڕۆ لە گیان تەمەشای ناموسی خەڵک مەکە زۆر دەوریە نمونونەکانت مەسەن ئەوە ئەتوو یەک مامۆستا ئەو نمونانە کە بازەکەی خوان هاتنە لات بەڵێ یعنی ئەوەندە مەترسیدارن خەڵک شو دەبی ئایا ئەوە لەو وڵاتەیە کە مسلمانە ئەخلاقا هەموو ئاینەکانی ترش مەسەلەن پێکەوەنە ئاگیان لێک دیە ئەیە دەبی وڵاتەکانی تر چوون بن باشە ئەمە چوون وای لێ هاتووە بۆ ئەوەی ڕێگری بکەین جوانە دەستی دەرەکی چوون ڕێگری لێ بکرێ ئایا مەسەلەن حکوومەت پێکەوە لەگەڵ مامۆستایانی ئاینی وەزارەتی ئەوقافە وەزارەتی ناوخووە چی بکەن بۆ ئەوەی ئیتر ئەم دوژمنانە کە کار دەکەن لەسەر کوردستان کاکە بێکاری لە ناو ببرێن ئەو کاری سێم ڕوو لە جەنابی سەرۆکی هەرێم دەکەم لە جەنابی سەرۆک وەزیران دەکەم قەسەم من بە ئەڵڵا خۆم لەوان بە دڵسۆزتر دەزانم لە بۆ ئەو وڵاتە فەقیرێک هەژارێک بێتە لای من سوێن بە ئەڵڵا جاروێ ئەو گۆریەم لە پێ کردووە دایتمێ هەر هاوڵاتێکی ئەو کوردستانی خۆم پێڵاوی لەسەر ئەو سەرەدا دەنێم زۆرم کردی حەز ناکەم کەمە ئەوە تێدەگەین حەزم لێ وڵاتی خۆم پارێزراوی وڵاتی خۆم خۆش دەوێ بغض النظر حیزبەتی لەو لایدانێ وەشانازیش دەکەم بەو ناز و نیعمەتی خوای گەورە بە ئێمەی داوە هی کەسێک نییە هی بنە ماڵێک نییە هی هەمومانە بەڵام پێکەوە ئاگا نەبی لە دەستمان دەڕ داوا لەو دوو بەڕێزە دەکەم داوا لە خۆم و لە هاوڵاتیان دەکەم دووەلی جیوارمان بەبێ ناوینە وڵاتانی دراوسێمان بە موئامەرەیەک و پیلانێکی داڕێژراوی زۆر ورد ئیش دەسە دووشت دەکەن ئافرەتی لەش فرۆشمان بۆ بنێرن وەزایدە مخدراتێکی زۆر دەنێنرێ پرسیار لێ جەنابدان دەکەم ئەو هەموو تەن و تۆنی مخدراتەی دەگیرێ لەلایەن هێزەکانی ئەمنی و ئاسایشەوە لێرەوە چاویان ماز دەکەم دەست خۆشیان لێ دەکەم دڵم پێخۆشەکە من لە ماڵی خۆمە بەڕاستی ڕۆلی زۆریان هەیە بەڵام جێگای پرسیارە ئەرێ ئەو هەموو تەن و تۆن و ئەو هەموو مادە مخدراتە لە چیوە دێ بۆیە گوتم داوا لەو دوو بەڕێزەی دەکەم زۆر کەسی بەرپرسی باڵاشەیە تێوەگلاوە لەو بابەتانە یعنی من لە لای بەڕێوەبەری مخدرات بیمە گوتی مامۆستا لێگەڕێ ئەگەر پەڕی هەردەمەوە فەزاعەتە من لێرەوە دەرێم جەنابی سەرۆک بەزەی بە ڕەحمت نێتەوە بە هەر بەرپرسێک گەندەڵی کرد لەو بابەتەوە واستە کاری نەمینێ گەنجێک دەژێرێ بەهۆی مادەی مخدراتەوە سزای بدەن شیخ الئیسلام ئیبن تەیمیە لە کتابی ئەسیاسەت الشەرعیە کە عالمێکی کوردە دەفەرمێ چۆن مەشروب حەدی هەیە چل جەدی لێ دەدەی دەبێت سزایەکی توندیش دابدرێ بۆ ئەوانەی کەوە ئاڵوودەی مادەی هۆشبەرن دەفەرمێ هەمان سزاش شمولی ئەو کەسانە دەکا ئێمە دەبی بە شێوازێکی زۆر دڵسۆزانە و زۆر وچی ئەوەی دەڵێ بوێرانە ڕوبەری ئەو بابەتە بینەوە هەموو وڵاتانی دنیا بەدەستیەوە دەناڵێنی بەڵام لێرەدا پرسیار لە خۆمان بکەین ئایا مامۆستای بەڕێز ئەو هەموو باڕە مامۆستا من مامۆستایەک دەکە ئەوە هاوکارم کاک محەممەدە دەڵێ کاکە بگەڕێنەوە سەر فقه لە سەرتەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم چ بووە کاکە سەرەتا باسمان کرد حرامە یعنی هیچ مەجالی تێدا نییە ئەگەر 100,000 بگەڕێمەوە سەر فقهیش حرامە هیچ مەجالی تێدا نییە عەفوەن مامۆستا بۆچوونی زانایان ئەوەیە ئیبن حەجەر هەیتەمی ئیمامی نەوەوی مەذاهیب ئیمامی شافعی دەفەرمون مادەی هۆشبەر هەمان حکمی شەرابی هەیە ئەی بارەکەڵڵا منیش مەبەستم ئەوەیە کاکە بۆ ئەوەی هاوکارانیشمان بزانن خەڵکیش بزانێ جوانە 100 ملیۆن جارە مامۆستا دەڵێ حرامە وا پێت دەڵێ بە ئاەتی قورئان بە فەرموودە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی پێکراوە ئەو سەردەمە کە مخدەر نەبووە ئێستا شتێکی نوێ ئەوە دوژمنان هەن ئەمە مامۆستا کە ئەو نمونانە باز دەکە حەیە کاکە لەو کوردستانە ڕوویدا وڵڵەهی ئەوە ئەگەر مامۆستا لێرە نەبایە مەسەڵەن استیقام نەدەکرد دەڵێم کاکە کوشتیوە بووە لەو هەولێرە لەو بەڵام مەترسیدارە تو ئەگەر ئاگات لە منداڵی خود نەبی ئاگات لی نەبی لە چ کافتریاکە مامۆستا وەرە سەر ئەوە کاکە لەو هەولێرە کافتریا قەپات کرایە لەسەر ئەوەی کە مادەی مخدەری لە ناو نەرگیلەی کرایە زیاتر لەوە نادی و کافتریا و مەلاخانەکان نەزانی وەکو چ وایە بەڵێ چۆن چکلێت لە دوکانێک دانراوە بە ئاسانی دەیخۆی بەخوای مخدرات وا تێدایە ڕێز و حرمەت زۆر دەستخۆشی لە برانی ئاسایش دەکەم دووبارە دەستیان خۆشببی جێگای شانازین
کە بە تایبەتی جەنابی سەرۆک وەزیران ڕۆڵەکەی زۆرتون کردو لەو بارەی ئاگادارم جێگای دڵخۆشیە هەر کەسێک کاری چاک بکە شانازی پێوە دەکەین کاری خراپیش ئامۆژگاری دەکەین نەیکاتن ئەمە وڵاتی خۆمان خۆش دەوێت هۆکارش ئەو کاری چوارم هۆکارێکی تر باز بکەین فەشەل هێنانە بۆ نمونە ئینسان جاری وا هەیە تووشی فشارێکی دەرونی بووە خەمەکی گەورەی هەیە مەسەڵەن گەنج هەیە هاتە لای من بە مصطلحی عشایری خۆمان عاشق بووە کچەکەی نادەنێ کوردەواری خۆشمان ئەوەندە عیناد و ئەوەندە لاسار و لاملا لە بڕی ئەوەی کوڕێک ئەگە عاشقی کچێک بوو بیدەنێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هیچ شتێک بە باشتر و گونجاوتر نابیم لە بۆ دوو کەس کە یەکتریان خۆش دەوێت لە زەواجە ئەمە هەیە حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم عاشقن یەکتریان بینیوە مامۆستای بەڕێز کارەسات لەوەیدایە ئەتوو کچەکەت بە زۆری بدێ کوڕە کە بەدری خۆی نەبی ئافرەت هاتە لای من دەڵێ مامۆستا حەب منداڵم هەیە بەدەیان زار زینام کردیە لە ڕقی بابم بە خورتی ئەمنی دایتە ئەو کابرا بۆ وا دەکەی ئافرەت دەڵێت 10 ساڵە مامۆستا وا دەژیم لەگەر پیاوەکەم 10 ساڵە بیر لەوە دەکەم و چۆ خۆم بە تەلاقدامدا دەڵێم بۆ دەڵێ بەدری خۆم نییە باش کەواتە مەبەستم یەک شتە جارێکیان ئەو نمونێ دەجێڕمەوە برادێک هات گوتی ماوەسا عشقی ئافرەت دەژی بمە حەزم لێ ئەو ئافرەتە شوم پێ بکە وڵی دیام نیش گوتم باشە گوتی مامۆستا پرسیارم کردی ئەو ئافرەتەکەی دەڵێ خۆم دەشتێنم ئەگەر مێردی بەتونەکەم دڵنیا بووم لەوەی کە هەردوو یەکتریان دەوێ خۆ گوناح نییە کچێک کوڕێکی دەوێ با داخوازی بکە ئاساییە مامۆستا بابیشی حەزی لە دوو مەلایەنە گوێ لە دوو کەس ڕدەگری گوتم چی ئەوانە گوتی یەکیان ئەدوو یەکێ حەزی کاروانە لا إله إلا الله وڵای کا حەزی کاروان هات خوا خێری میسی لەگەرەوەی پێکەوە چینە ماڵی کابرای سەلام عەلەیکم کابرا تووشی شۆک بوو خێرە ئەو دوانە هاتینە ماڵێ من وڵای یاخوا بە خێر بێن و بە خێرهاتنەکی گەرمی کردین و مامۆستا چ خزمەتێکتان هەیە گوتمان وەڵا لە بۆ کچەکەی جەنابەت هاتین لە دوای قسەکردن و مەجلیس و ئەوانە بیدە فلانی مامۆستا چەقوتان لە دەستی دەنێ منداڵەکان هەمووی سەر ببڕن بەس باسی وێ مەکە بەخۆمە سەر بڕنینە ماهاتی لە داخوازی بکەیت ونیە مەبەسم لە عینادیە کابرا ئەو فەقیرەی لانەک بوو حیزبەک بوو گوتیانەوە ئەو حیزبێ دەیگو کاکە تۆبەی دەکەم واز لەو حیزبەی دەینم بەس بم دەنێ حزبی تومە چیان حزبی دێمە سە حیزبی ماڵە خەزوورا لێم مەبەستم دوای ئاخیرەکەی چ لێ هات هەر ئاخیرەکەی هەر نەبوو کابرا تووشی زۆر وەزع و کارە سادی بوو مەبەسم جاری وایە گەنجێ هاتە لای من دەڵێ لەبەر ئەوەی ئەو خۆشەویستم لە بۆ من نەبووە پەنای بردێ لە بۆ خۆکوشتن لە بۆ مخەدەرات مەشروبی خواردی ئەو حالەتانەم زۆر لەکنانی بە واقعی یان جاروێ کابرا بازرگانێکی گەورەیە کە ئیفلاس دێنی هیچی نامینی مایا پوچ دەبی جاروێ ئاوا دەکا کەسێک زۆر هەژارە هاتە لای من دەڵێ بە زۆری هەژاری هۆکارێکە هیچی نییە دەڵێ بۆ ئەوەی جەوم سافکەی لەو وەزعی لەژێر ئەو هەموو فشار و خەم و قەفەتەی ڕزگارم بێ پەنا دەباتە بەر ئەوەی دەڵێت جەوەکەم تۆزێک سافکە دەست بە تاڵی کارەساتە من داوا لە بەرپرسانی ئەو وڵاتە دەکەم بە ئەمە لەوەی بچینە دەرێ باسی ئاات و حەدیسەکی بکەین و عشوای برێن و نە ئەوە نا ئێمە بین وڵاتی خۆمان ڕێخینەوە پێویستمان بە سیستەمکردنە پێویستمان بە پەروەردەکردنە یعنی هەندە خەڵکی ئەم زۆر بە ڕەحابەتی سەدرەوە باسی بەرپرسان دەکەم و باسی و حکومەتی منە خۆ حکومەتی کابراجی هندۆس و کابراجی تورک و فارز نییە حەزم لێ ڕێک بێ ونیە برێونەرێ ئەمە لەگەڵ حکومەتەی دەژین یعنی مەبەستم چیە دەست بە تاڵیەکی یەکجار زۆرێ ناو گەنجانمان دەبی لە پەرلەمانەوە قوربان پەرلەمانەوە بەرنامەیەکی زۆر گوت بکەن مامۆستا ئیشی بەدەست دەکەوی مەسەنا بۆ نمونە بە 250,000 دەڵێ کاکە ئەمن ناکەم ئەو ئەزیەتە بۆ بکێشم بۆ 250,000 ئەم ئیشە بە 250,000 بیکە بۆ ئەوەی تووشی غەڵەت نەبی یان نیکە بۆ عزت نفسی خۆی هەتا ئیشێکی باشتری بەدنیایەوە بیکە باشە بەڵام دەبی وشەوەی دەڵێ هەڵی کار بڕەخسێنی گەنجەکانمان بەشتی چاکتر سەرقاڵ بکەین یعنی خزمەتی گەنجەکانمان کەچکە گەنجەکانمان جیلی دوا ڕۆژن قوربان ئەگەر ئەو گەنجانە بجوان پەروەردە نەکەین ئەوانەی کە هەیە ئەوانە پیر دەبن و دەڕۆن دوای چێ بەرگەی لە وڵاتە دەگەونیە بۆیە دەیان گەنجاتە لای من گەنجاتە لای مەچی کردیا دەڵێمە تو چ دەکەی دەڵێ وەڵای مامۆستا شەهادەتی بەرزمینەیە دەڵێم چ دەکەی دەڵێ وەڵای شەوێ هەتا بەرەبەری بەیانی پۆبجی دەکەم گوتمەدی دوایە تو وەڵای بە ڕۆژەکەی دەنومەتە ئێوارێ گوتمە خەر لەبەر چوە دەگەی تو وەڵای بەس هەتە خەفەت لە ژیان نەخۆم نەتەعینم نە ژیانم خۆشە نە ئیش و کارەکەیە دەستمە هەرجێشی مەبەستم چییە بە هەموو لایەکمان ئەگە گەنج دەست بەتاڵ بوو بەڕاستی گورگ زۆرە دەرفەتی تر هەیە بە دیلی چاکە فەسادە شڵە خودشتە ڕازی بێت مامۆستاکان خۆشەویستەکان دەنگ خۆشەکان بابەتەکە کاکە هەمویان دەڵێن زۆر وشکە ئەی وەڵڵاهی کاکە مخەدەرەوە چێ ئەو بابەتی ئەوەی دیکەش
باسمان کردی تەلاقی کاکە وشکە تەڕ نابی کاکە مەترسیدارە لە هەندێک بە سرودێکی تایبەت هەندێک تەڕیکەن هەندێک ئەوە دەزای چی لێ باولی وەلێ بیل بووە وەتی مامۆستایەک بازە قسەش خۆش بن وەلە بەزەنای بارەکەڵڵا گوتی مامۆستایەک چوو بە ژن گواستنەوەی کە زەواج بوو حەفلەی ژن گواستنەوەی بوو مامۆستای بەڕێزیش چوو بوو باسی پردی سرادێک کردبوو پردی سرادی ئاوا باریکە و بلی جەهەل لەوە و کابراش سەری بردو بوون جێ مامۆستا گوتی وەڵڵا مامۆستا وا لە زاوای کرد بە حەب مانجی دیش بە زاوە لابی لا إله إلا الله ويس الله قدس ترازيه صبري أيوب ملجيب قربان عمري نوحم نبيين صبري أيوب ملجيب قربان عمري نوحم نبيين بنجو درجة ما وما روح كتشو نايت أقر لطفت هبي يا رب إيمانا ببرجينا مقر لطفت هبي يا رب إيمانا ببرجينا لباتي سير دنياكم بتاوي دلتوبينا الله الله يا الله الله يا ودود يا ودود يا ودود يا ودود لا إله إلا هو أنت العليم الحكيم لا إله إلا هو بهشتم كي لفكرايا ما بستم بند جيتو يا بهشتم كي لفكرايا ما بستم بند جيتو يا اوتم توي ايمانم توي دل عرش وزيت ايبينم الله الله يا الله الله يا ودود يا ودود يا ودود يا ودود لا إله إلا هو أنت العليم الحكيم لا إله إلا هو
هيران وكن نيران جيران جحيم صافيا هيران وكن نيران جيران جحيم ساكوابي من بدايم توكل بزاتي خدا دكام الله الله شوان خلواتان باوانكم قلبي أغياران عزيزكم شوان خلواتان باوانكم قلبي أغياران عزيزكم عالم قزاخو الله مدد دوس خاور داران يا رمضان الله 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 يا الله 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 يا الله. أي بارك الله فيكم. ما شاء الله خودش راضی بس. بسلامتی مستجان. دستان خوش بیاره. دستان خوش به مستجان. ما مستجان. جان. اما بابەتی چیدی کە باسکەین کە هەر تایبەتە بە دایک و باوکان و منداڵەکانیان بە تایبەت لە تەمەنێکی زوو بۆ نمونە داک و باو دەڵێ بۆ ئەوەی منداڵەکانمان فێری ئیشکردن بندیان نێرنە بازاڕی نازانێ ئایا لە چی ئیش دەکات کو ئیش دەکات چۆن پارەی بەدەست دەکەوێت سوالی پێ دەکەن بالضبط لە ترافیکەکان چەندە گرنگە دایک و باوکان تاکید لەسەر ئەوە بکەنەوە مەسەلەن منداڵەکانیان فێری شتی باش بکەن لە بوو فێربوونی زمانە فێربوونی چوزانم هەتا میوزیکە بیانێرنەوە مزگەوتێ فێری قورئان خوێندن ببن تەحفیزی قورئان ئەوانە بۆ ئەوەی منداڵەکانیان لە تەمەنێکی بچووک فێری شتی باش بن جارێ بۆ ئیشکردن و ناو بازار هێشتان زووە تەمەنێکی دیارکراوی هەیە ئەوەش ڕەنگە هەوەکیان بل کوردی دەوت بێژین دوو چیچکۆ بەرەکی بکوژن جۆرێ هەر گونە هەتوو بچێکی و سۆزی فڕێکیە بۆزۆ نەوەک تووشی خەلەتێژی ڕاست ئێمە بەخۆی تەبیعاتێکێ یعنی جۆرێک لە خوی ئەو خەڵکە هەیە ینی جاری وایە زۆری لە منداڵەکانمان دەکەین دەی دەرەجەی باش بینە دەی بخوێنە دەی بڕئیشکە پارەی پەیداکە یعنی هەموو شتێکیان فێر دەکەین لە کۆتاییدا شادەی دەینی پارەی دێنی بەس نابتە ئینسان کەواتە ئینسان بوون زۆر میهمە پەروەردەی منداڵەکان لەسەر ئەوەی بتە مرۆڤ ئەمە ئەو ڕووداوانە دەبین لە ناو کۆمەڵگەیدا ئەو قەتل و عامانەی کە دەکرێت جێگای پرسیارە هەر بووە بۆ بە دیاردا هەفتە لە بۆ هەفتەی قەتل و عامی عایلەیەکی دەکرێت جێگای پرسیارە وشی جەنابەت پرسیارت کرد دکتۆری تێدا پلەبەرزی تێدا شەهادەداری تێدا سوپاس دەستخۆشمی یعنی لەبەر چ ئەو حاڵەت ئەو دیاردە نەشیا و ئەو وەحشیگەریە ڕوودەدا ڕاستە شەهادە هەیە ڕاستە هەموو شتی هەیە پارەی هەیە بەڵام نەبووە بە مرۆڤ چ دەمان کە بە مرۆڤ پەروەردەی جوان تربیەت مرۆڤ لەکوێ پەروەردە دەبی لە لای دایک و باوکی لەوێ دەست پێ دەکات قوتابخانەی یەکەم دایک و باوکە وشی جەنابەت فەرموود بزانێت چ کارێک دەکات بازرگانێکی ساڵح هەبوو جارێک خدمت لە کتێبێکا دەڵێ لە مووسڵا بازرگانێکی زۆر بەناوبانگ بۆ پیاوێکی ساڵح بووە دەڵا ئەو بازرگانە جارێکیان یەک لەو قافلە تیجاریە کە دەنێری لە بۆ لای سووریا و یەمەن و ئەوانە بەخۆی پێی ناکرێت کوڕەکەی دەنێریمە بەسم لێرە یەک خاڵە دەرێ ڕۆ لە ژیان ئەگەر چێوێن دەرێ لە خۆت بای نەبی بڵێ پارەم پێ و لە باتی بابم هاتیمە کە هاتیەوە لێت نابرسم چەندت قازاندا چەندە زەرەرە لە ئەخلاقەکەی لێت دەپرسم هەنگاوی هەڵە ناوێ
دەڵێ سبحان الله کە ڕۆی لە بۆ بازرگانیەکەی کابرا ئەوە ڕۆژێک لە ماڵەکە دانیش بوو بابی کوڕەکەی دەڵێ خزمەتکارێکیان نەبوو پیا و لە ماڵەکەیان زۆر جێگای متمانە بووە ماوەکی زۆر لە ماڵیان بووە دەڵێ تەمەشای کرد یعنی بەبێ ئیرادی لە شێوازێکی شۆک لە کت و پڕی خزمەتکارەکەیان پڕی دا کچەکەیان باوکی ئەو کوڕی زۆر عاقڵ بوو هیچی نەگوت هەتا کوڕەکەی هات دەگوتی ڕۆ لەوەرە ناڵم چەند زەرە چەند قازانە من دقة کی پێم بڵێ چت کردیە چ بێ ئەدەبێکت کردیە گوتی واللهی بابا واللهی بەدەست خۆم نەبوو ئافرەت دەکەم بە حەرامی ماچ کرد گوتی واللهی ڕۆ لە ژیان لە ناو ماڵەکەیمە خزمەتکارەکەیمە خوشتیتی ماچ کردەوە ئەو پەروەردە گرینگە بزانە منداڵەکە چ دەکا بزانە منداڵەکە دۆستی چێە لەکوێ ئیش الله خودش ترازی بارك الله فيك خدای خێرەتە بنوێست کەسی وایە داکو بابێ منداڵەکەی دەبە لە گازینۆی دادەنێ لە کافتریای دادەنێ دەرێ بەس پارەم لە بۆ بینەوە یعنی بەس پارە لە لاوی هەدەفی سەرەکی و ئامانجی سەرەکیە ئەوە نابی کارەسات دروست دەکا منداڵەکە لە دەست دەدەیت مامۆستای الله خودش ڕازی بێت خدای خێرا بنوێست ئەو غەری کۆریا تایبەتیش هینش بووی خەلکیت کرد و دیریژۆن بابەتەوە بتەوژی ئیشڵا خێرەکە گەلێکە مۆزنە ئیشڵا حکوومەت هەمی داوم دەستگێت خۆڤک و هەوڵ دەدوان هەمی دەرگاوە بگرێت خەلک ژیت گەلی هاری کار بێت ئیشڵا خدای خێرا بنوێستم گەلە خۆشحاڵ بین چاغۆڤەخۆ ئەم دەسەکینە بابەتێکی گەلێکی جۆن گەل چاڤەخۆر ناخۆ زۆر باش ها زۆر کاتی بەربانکردن زۆر خۆشە بە تایبەت ئەگەر زۆر کوردانە بی ئەگەر زۆر سادە بی ئەگەر لە گوندەکان بی ئەمجێ چاکات بجاکە لە دەڤەری برادۆستی لەمەل ئەو ڕۆژوارەی وای هەر بژی بجا ئەم بچین تایبەتیژی بچینە ژیانە گوندە بە تایبەت لە کاتی نان خواردنی فتارەی یعنی بەربانگێ کۆ چ تێتە حەوزەرکردن زێدە کە هەری کاریا گوندیۆت گەلێک و دوو چاوایە کۆ وەکی سەردەمی بەرێژی گەلک ماڵ و سەپێک و کومت بنج بووی خواردنەوە بەربانگییانجی هەرێک مژیلی ماڵاخو و عیالێ خوێ و پاشیفیا بەردەوامە ئیشڵە قاسپەی کە و دەنگی چێڵ و مراوی و کەڵەشێر تێکەڵی سروشت بووە ڕاستەوخۆ مرۆڤ دەباتە نێو کەشێکی تایبەت ژیان و کاروباری لادێ لە ڕەمەزان تایبەتترە پێش تاریک و لێڵی ئێواران کابانەکان دەست بە ئامادەکردنی بەربانگ دەکەن لە گوندی وەندەرێنەی ئەسرین خان بەربانگ ئامادە دەکات چونکە پیاوانی ئاوایی ئێوارە لێرە بەربانگ دەکەن ڕەمەزان بەدەر نابێت لە بەربانگکردن بەڵام بەربانگکردنی شار شێوازێکە و لە لادێ شێوازێکی دیکەی هەیە کاتی بانگی ئێوارە نزیکە ئەوانەی لە کارکردنن دەگەڕێنەوە الله أكبر الله أكبر پیاوانی ئاوایی لە مزگەوت ڕۆژوو دەشکێنن آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله کابانەکەی خاڵە حەسەن بەربانگێکی کوردەواری ئامادە کردووە زۆر جار خەڵکی لادێ بۆ بەربانگ بەم شێوەیە کۆ دەبنەوە لێرە کۆمەڵایەتێکی زۆر بەهێزیتیان ئەگەر لە مزگەوت بەربانگمان کردووە توانین داواتمانەکەن جاروبار ماڵەکان یەکتر داوا دەکەن ئەچین بۆ ماڵی یەکتر لەسەر سفرەی یەکتر نانەخۆین هیچ کەس بە پێی توانای خۆی ئەم ئەو داواتەکە کۆمەڵایەتێ شەوانەچن بۆ لای یەکتر دوای تەرایح دائەنیشن بە قسەی خۆش و کاتەکە بەنەسەر دوای بەربانگ دوای نوێژی تەرایح
ئەم دیمەنە وەڵامێکە بۆ ئەو گوتەی کە دەیان گوت ژیان لە گوند ئاسانترە لە بەربانگ تەنیا نان و دۆیەک دەخۆن. ئەگەر جاران وابوو بێ بەڵام ئێستا ئەوە نەماوە. والله ئەوەی لە شارە و لە سلێمانی بخورێ لێرەش ئای نوحسا وەکو یەکەی خۆی ئەو هەموو سەیارەی یەتە ئاوایی هەموو شتی شارە و ئەوەی ئەوانەی کڕن ئێمەشەی کڕین و یەکەین بە چێشت و نان و ئیتر خەڵق قازیێ و خەڵق قەلیێ و مریشکیێ ئەی کات و بۆ خۆی ئەی خوات بۆ میوانی تایبەت و وەڵا بۆ خۆمان دەوری 5 دەست پێ یەکەم خۆم ئیتر میوانش بێ زوو ئەوە 4 و نی و ئەوانە دەست پێ بکەین. دوای نان و چا ئیتر شەوچەرە دەست پێیەکە تا درەنگانی شەو بە قسەی خۆش و کات بەسەربردن. ئارام بەختیار کوردستان 24 گوندی وەندەرێنە شار باژێر. والله خودی خێر و هاوکارێمە ئارامی بنوێست بانگجیدا بینیتان بانجیدا لە کاتی ئەوەی بانجی مەغریبێ والله ئارام برا ماشاءالله مەگوت بەس شولەتە پێوامێریە بەسەکە دنیا وەختتم مۆزن لێ تێشڵە تااقەتی پامێری نەما ڕاست بڕۆ لە مزگەوتێکە بەس بانجی نیعمەتە خودەیە بەردەوام دێ بووتە خێرێن گەل وێ چۆیە خودی خێرا بنوێست وڵی چاومەژیە خۆشە مامۆستا ئەوە لە گوندەکان بەجددی خۆشە هەموو جارێک کە دەچمە دۆ بەخۆشی ئیمانی دروست لە وەختی خۆی کو بەربانتان دەکرد لە کاتی پێکەوە فەقیاتی کاتی فەقیاتی وایە بە حکمەوەی هەمووی لەسەر یەک سفرەی دەبی ئەو فەقییانە هەمووی کۆ دەبنەوە ئیدی هەر یەکێک لە زێ خۆی مەثەلەن ئەوە خواردن لە ماڵەکان دێ سفر تاز دێتن بانجی بانگ دەدرێ ئینجان نیسک و ئەوەکە ئەخەم بە حکمەوە لاو مزگەوت تێبووینە زمانی سفرتاشی خێر و بەرەکەت بۆ خۆش ئەم ماڵک و ئەو پیاوی خۆی ڕات بە ڕەحمەت لێوی ڕات بە ڕەحمەت لێوی لە پێش دەرگای ڕات بە ڕەحمەت لێوی ڕات بە ڕەحمەت لێوی ئەتو فەقی هەرێکە شتێک دوایە ماشاءالله ڕاتبەی فەقیاتیمان بدەنێ ئەنگۆ شتێکی مامۆستا ئەمە ڕێکەوین ڕاست بەخوای هەیتمان نیتمان 12 دقمان مایە ئەتوو لەگەڵ مامۆستا فەرمانی تەقلیدی قارئەکان ئەوە با ناوی قارئەچی برێ بخینتەوە ئەتو ناوی قارئەچی دیکە برێ ئەتو بخینەوە مەسەلا سێ ئەتو کووە دیاڵە با مامۆستا فەرمان حەزم لێ وەکو ئەوەی کە زۆر دەنجی عەلی جابر گەر ئەو ئەگەر ئامادە بی پێم خۆشەوە عەلی جابر رحمه الله إمامي مكي يادي بخير أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. والله راسا ميبردنا وحرمي مكة دعوا زأتوا دعوة لما مستعد الشيخ وليد إبراهيم يا الله وجاءوا أباهم عشاء يبكون قالوا يا أبانا إنا ذهبنا نستبق وتركنا يوسف عند متاعنا فأكله الذئب
وما أنت بمؤمن لنا ولو كنا صادقين. ما شاء الله. محمد أيوب. محمد أيوب الله حازلة إن شاء الله. إن شاء الله. هاي زور زور خوش دخيني آياتك سورة فاطر. يا أيها الناس اذكروا نعمة الله عليكم هل من خالق غير الله يرزقكم من السماء والأرض لا إله إلا هو فأنا تؤفكون. ما شاء الله بارك الله فيك. دي أتبدأ ولا ما مستحق بخوالي هالبوة تشالنج خليل ما مستشير حافظ خليل. يا الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء تؤتي أكلها كل حين بإذن ربها ويضرب الله الأمثال للناس لعلهم يتذكرون. ما شاء الله بارك الله فيك. لا زارد زين ما مصطفى فرمان تبكى وش كشيء ما مصطفى فرمان شيهان هذا لي بمليم وشي دخين مو شيهان قارئة والله قربان ما يقل يكبر فضل إخوائي جورد يعني والله هذا شيء باشا الحمد لله. والله ما شاء الله. أما سعد الغامدي ما خين ياسر دوسري ما خين عبد الكريم ديوان ما خين الشيخ ماهر إن شاء الله ما يقل ماهر الشيخ محمد أيوب أو شوازة شكي هي كزور مشهورة أو دخين مفاتحة أو زي إن شاء الله ماهر ما يقلش دخين شوازة شيء أو كي هي يعني أو محترف. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. يك دقة وقربته يعني يتجهز بينيا والله بس نيج مايك وشتا ما مستعد اريد الدم بس كشتك دي والله هيك تساوي قبات كده وهونيه بالضبط اشتمنا لا تنشتم داني شتي والله بارك الله قلت منو الجهاز بيبي راس بليكا فضل اخوان استاتشي شيخ ماهر بباب يا امام حرم بارك الله شيخ ماهر اعوذ بالله من الشيطان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. الله فيك كاكا والله تازج تماشم كرت يك جهازي بينيا ما شاء الله قرجتي هموش تمرين ما شاء الله ما شاء الله يا رب يفدن قهر بمنت ما مصلا مرادشتي قربان بخود بزانت بخود وينك بسم الله الرحمن الرحيم
شاء الله. وله الجوار المنشآت في البحر كالأعلام فبأي آلاء ربكما تكذبان. بارك الله فيك وإن شاء الله خذي خيرها بنفسك. أما بينت خولك مان معايا أجر راي من بي أم ضلين بالسر أو نمطي بردامي قرآن خيندن راي ايوه اگر حستان لي سروده چی پیشکش کان او بینی خودن اگریش راي من بي نازم جماعت قرآن خيندن خير الأمور أو لا ابتدانية ما مصطفى من بردام أو جارة شيء أو زار الشيخ سعود الشريمبي الله أكبر. أي بارك الله فيك. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. بارك الله فيك بارك الله فيك. أول شريم راس سديز لتنشت أشهد أي بارك الله فيك. إن أول بيت وضع للناس الذي ببكة مباركا وهدى للعالمين فيه آيات بينات مقام إبراهيم ومن دخله كان آمنا ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا ومن كفر فإن الله غني عن العالمين. الله أكبر الله أكبر. بارك الله فيك. لمن حمده. أي ما شاء الله ما شاء الله ما شاء الله. والله هات قارئ حرمي وإنوفيري الحمد لله. استا كاك محمد ضلي محمود خليل الحصري. شي شي كاك أو كاك محمد ضلي أو عادي ما مصدشتي. لا كاك اللي خدنا كاك دواي اللي خدنا لقى كاك محمد يريك والله حصري زور متابع مني بس هو دواي ما مصمم لا دشتي حصري تقريبا اشتشوها حصري. يا الله. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. الشيخ أو يدخينا أي بارك الشيخ الله. عبد العزيز آل الشيخ. يا الله. الشيخ عبد العزيز آل أنا الشيخ. مزبوط زور استاذ. أري أمد دواي دواكاريكم هي باب. أو أنا تقريبا كلاسيك ما مصطفى. باب لوقت خوي زور حزي لدنجي دوكالي بو قارئة شي ليبيا. دوكالي نظام أجر جدا. الله يمنعنا. أو زور طيب تدي علاقينا. باب يشلا بو جارك دي هول ديني كي وصا قارئك. أو واب ظانم أوي استا ما مستعمل لدش تخين تو دبت آخر. إن شاء الله خدمت. كوقتك. بارك الله. أي بارك الله. يا الله. بسم الله الرحمن الرحيم والفجر
والشفع والوتر والليل إذا يسري هل في ذلك قسم لذي حجر الله ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد ما شاء الله. ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد ما شاء الله ما شاء الله. وثمود الذين جابوا الصخر بالواد وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد فصب عليهم ربك سوط عذاب إن ربك لبالمرصاد صدق الله العظيم. الله فيك. ما مصطفى فرمان آخر 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 الإمام ستايبي بعد وسري بإمام يا الله إن شاء الله. أعوذ بالله. بسم الله. ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد. بارك الله فيكم. خذ خير وبربست ان شاء الله. اليوتيوب يستيرش كم طيباتي فيدا ميدا فرمان شواني وما مستملا داشتي وجهداريا قرآن بكنو باشيوا خير وبركات وصحة. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم. شهر ملاش واخر يوم ملاش من السلام.